بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەوێ بەڕێزان خۆم بە خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بۆ قسە و باسکردن لەسەر پرسێکی تری تایبەت بە ژێرخانی ئابووری لەم ئەڵلقەیەدا دەمانەوێت قسە بکەین لەبارەی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە چڕکراوەی لەسەر پرسی نەوت. ماوەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی کێشەی زۆر لەسەر پرسی نەوت و هەناردەی نەوت بە سربەخۆیی لەلایەن هەرێمی کوردستانەوە و تەنانەت گەیشتۆتە پرسەکە گەیشتۆتە دادگاش. حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای دەرکردنی یاساکانی نوێی پەرلەمانی عێراق لەسەر ئەم پرسە و بودجەی عێراق و بە تایبەت بودجە بۆ هەرێمی کوردستان و فەرمانبەران لە یاساکەدا و بەس کراوە کە هەرێمی کوردستان ئەگەر بودجەکەی بۆ بێت دەبێت ڕۆژانە 250,000 بەرمیل ڕادەسی حکوومەتی عێراقە، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی ئەم بڕگەیە نەبووە لە یاساکەدا. کێشەی زۆر لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دروست بووە لەوەی کە پەرلەمانتارانیش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاتوونەتە سەرخەت لەوەی کە گومانیان هەیە لە شەفافیەتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. هەڵبەتە بۆ قسە و باسکردن لەبارەی ئەم پرسەوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بایەزید حەسەن ئەندامی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کردووە. بەر لەوەی بچمە لای میوانەکەم چەند هەواڵێکی ئابووریم هەیە، دەمەوێت جارێ بە هەواڵ ئابووریەکان دەست پێ بکەم، دواتر قسە و باز لەبارەی پرسەکەەوە دەکەین. یەکەم هەواڵمان لەبارەی نرخی نەوتی خاوەیە. نرخی نەوتی خاو لە هەفتەیەکدا بەرزبوونەوەی زۆری بەخۆ بینەوە کە گەیشتوتە لە 9. ڕۆژی هەینی نرخی نەوت بە ڕێژەی لە 100 زیاتر بەرز بوو و درێژەیدا بە بەرزبوونەوەکانی ئەم هەفتەی خۆی بۆی گرژی و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نیگەرانی بازرگانان لەوەی ئەگەر ئەمریکا هێرش کاتە سەر ئێران ڕێڕەوی گواستنەوەی نەوتی کەندا و دادەخرێت. نرخی نەوت لە ماوەی 1 هەفتەدا بە ڕێژەی لە 9 بەرز بووە. لە 30 ئەو نەوتەی لە دەریاکانیشەوە بەرەمدێن لە ڕێگەی کەنداوە هەناردەی بازارەکانی ژیان دەکرێن. گومانی تێدا نیە مەترسی تێکچوونی ڕەوشی ئەم ڕێڕەوە گرنگەی وزە ڕۆژ لە دوای ڕۆژ جددیتر دەبێتەوە. لەلایەکی دیکەشەوە نرخی بنزین لە ئەمریکا دوای گڕگرتنی پاڵاوگەی گەورەی فلادلفیا لە ئەمریکا بە ڕێژەی لە 4 بەرز بووە. جیم ڕێتێربۆش شرۆڤەکاری سەر بە کۆمپانیای ڕاوێژکاری ڕێتریبۆش سەبارەت بە ناسەقامگیری بازاڕی نەوت لە هەفتەی ڕابردوودا ڕایگەیاند. یەکەم فاکتەری بەرزبوونەوەی نرخی نەوت گرژی و ئاڵۆزەکانی نێوان ئێران و ئەمریکا، گەرچی نرخی نەوت لەبەر نیگەرانی بازرگانان لە هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران بەرز بووەتەوە. بەڵام کۆبوونەوەی ئەندامانی ئۆپێک و بەرەمێنەرانی دەرەوەی ئۆپێک کە بڕیارە سەرەتای مانگی 7 بەڕێوە بچێت پاڵپشتی زیاتری بەرزبوونەوەی نرخی نەوتی کردووە. بەپێی سویل مەزروعی وەزیری نەوتی ئیمارات ئەگەری زۆرە بەرەمێنەرانی نەوت ڕێکەوتنی نێوانیان بۆ کەمکردنەوەی ڕۆژانە 1.2 ملیۆن بەرمیل نەوت لە بازارەکاندا بۆ ماوەی 6 مانگی داهات و درێژ بکەنەوە. لە دوایین ساتەکانی بازاری نەوت لە ڕۆژی هەینی نرخی نەوتی برنت بە ڕێژەی لە 101.1 بەرز بووە بۆ 65 دۆلار و 14 سنت. نرخی نەوتی سووکی تەکساسی ئەمریکاش بە ڕێژەی لە 0.6 بەرز بووە و هەر بەرمیلێک بە 57 دۆلار و 13 سنت مامەڵەی پێوە کرا. چەندین فاکتەری دیکەش کاریگەریان لەسەر بەرزکردنەوەی نرخی نەوت هەبووە. بۆ نمونە بەهۆی گەشتبینی بە دانوسانەکانی نێوان ئەمریکا و چین خواز بۆ نەوتی خاو بەرز بووەوە، هەروە دابەزینی بای دۆلاری ئەمریکاش کاریگەری لەسەر بەرزکردنەوەی نرخی نەوت لەم هەفتەیەدا هەبووە. دەچینە سەر هەواڵی دووەممان کە لێرە و لەوێ لە هەرێمی کوردستانیش لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان کە یەکێک لەو کاڵایانەی ببورن، یەکێک لەو بەرهەمانەی کە لە هەرێمی کوردستان زۆرترین خواسی لەسرە، ئەویش هێلکەیە کە وا قسەش لەو بارەوە دەکرێت کە حکوومەتی عێراقی لەبەر بەرهەمی ناوخۆم بڕیاری دەرکردو. با بزانین هەواڵەکە چی تێدایە. بڕیارێکی حکوومەتی عێراق نرخی هێلکەی بەرز کردوێتەوە. عێراق ڕێگەی لە هاوردەکردنی هێلکە گرتووە.
دوای بڕیاری قەدەغەکردنی هاوردەکردنی هێلکە بۆ نێو عێراق لەلایەن حکوومەتی فیدراالیەوە نرخی هێلکە لە پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانیش بەرز بووەتەوە. وەزارەتی بازرگانی عێراقیش دەڵێت بڕیارەکە پێویست بوو بۆ ئەوەی ڕێگەل لە بڵاوبوونەوەی ئەنفلۆنزای باڵندە بگیرێت. لە هەرێمی کوردستانیشدا 11 پرۆژەی بەخێوکردنی مریشک بۆ بەرەمێنانی هێلکە هەن. بە پێی ئامارەکانی ڤێتەرنەری لە هەرێمی کوردستان ساڵانە 1 ملیار و 311 ملیۆن هێلکە بەرهەم دەێنرێت. ئەمە لە کاتێکدا پێویستی هەرێمی کوردستان بە هێلکە لە ساڵێکدا نزیکەی 850 ملیۆنە. بەڵام بڕێکی زۆری هێلکەی بەرەمات و ڕەوانەی بازاڕەکانی ناوەڕاست و خوارووی عێراق دەکرێن. ئەمەش هۆکار بۆ بۆی کە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بەشی پارێزگاکانی هەرێمی کوردستان نەکات. بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانیش دەڵێت کۆبوونەوەیان کردووە بۆ ئەوەی هەناردەی بەرهەمی ناوخۆ بۆ شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق کەم بکەنەوە تاوەکو کێشەی کەمی هێلکە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چارەسەر ببێت. سۆران عەبدولغەفور عەزیز بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی دەژڵێت پێشتر نرخی تەبەقێک هێلکە لە نێوان 3000 بۆ 3500 دینار بوو، ئێستا بە نرخی کۆ خاوەن فرۆشگاکان 5000 دینارە و ئەوانیش بە 5500 دینار دەیفرۆشنەوە. هاوکا وەزارەتی بازرگانی عێراق ئاماژە بەوەش دەکات کە بڕیارەکە پێویست بوو بۆ ئەوەی ڕێگەل لە بڵاوبوونەوەی ئەنفلۆنزای باڵندە بگیرێت. خاوەنی ئەو فرۆشگایانش کە هێلکە دەفرۆشن گلەیەوە دەکەن کە هێلکەی پێویستیان بۆ فرۆشتن بەدەست ناگات و لە هەندێک لە فرۆشگاکانی شاری سلێمانیش هەر هێلکە دەست ناکەوێت. بەو هیوای کە ئەم گرفتەش لە هەرێمی کوردستان چارەسەر ببێت کە گرفتێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردو بۆ هیوای ئەم گرفتانش چارەسەر ببن. دکتۆر دووبارە سڵاوتان لەبێ دکتۆر بازیت ببوورە بۆی ئەو دوو هەواڵەوە کەمێک لە تۆدا بڕام. دکتۆر بینە سەر تەوەرە ئەستێکەمان ئەویش ئەو کێشی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کە تاوەکو ئێستا چارەسەر نەبوو لە دوای ئەو بڕیاری کە لە هەرێمی کوردستان دەرکرا بەویش بڕیاری سەربەخۆ فرۆشتنی نەوت تاوەکو ئێستا نەوت لە هەرێمی کوردستان لە دوای ئەو بڕیارەوە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە ئەمەلەوە یان ڕوانی کە بێتە نیعمەتێک وەکو بەشێک لە وڵاتانی ئیمارات خەڵکەکەی هەرێمی کوردستان جیاواز بژین. بەڵام وەک دەبینین وەک سەیرەکەین وەکو کاردانەوەی کە لە نەوتی هەرێمی کوردستان لی بۆتە نیقمەت لە باتی بێتە نیعمەت. ئەمە بۆ خۆی لە دەستوری عێراق مادە 111 ئەڵێ نەوت و غاز موڵکی خەڵکی هەموو عێراقە بە هەموو هەرێم و پارێزگاکانەوە. لە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانی ژمارە 22 ساڵی 2007 کە دەرچووە کە دەڵێن نەوت و غاز موڵکی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە. بەڵام بەداخەوە ئێستا نەوت و غاز موڵکی حیزبەکانە بۆیە وایلاتەوە لە ساڵی هەموو حیزبەکانیان چەند حیزبێکەوانی کەوا دەسەڵاتیان بەدەستە. بێزگە لەوەش لە ساڵی قسەی جەنابەت لە ساڵی 2014 بوو کەەوە حکوومەت هێرێم ڕایگەیان کەەوە ئابوووریەکان سربەخۆ دەبێ و هەروەها بۆ خۆیان سربەخۆیانە نەوت دەفرۆشێ وەکو بزانام لە ساڵی 2014 مانجیەک و دوو مەعاشی حکوومەتی عێراقیات لێ بەولاوە ئەوە بوو حکوومەتی عێراقیش نێنار بۆ چووکە هەرێم نەوتەکەی تەسلیمی بەغدا نەکردەوە. بەڵام بەداخەوە ینی کێشەی نەوت و غاز بۆتە کێشەیەک هەم سیاسی و هەم کێشەیەکی یاساییشە. لە ڕووی یاسایەکەیەوە کە بیگرین مەسەد مادەی 112 دەستوری عێراقی باسیەوە دەکات ینی دەڵێ نەوت و غاز حکوومەتی فیدرالی لەگەڵ هەرێم و ئەو پارێزگانەی کە نەوتیانەیە پێکەوە ئەو نەوتێکەوە لەو چێلگانەی کە ئێستا بەرهەم دەدێ بەڕێوە دەبن بە مەرجێک داهاتەکەی بەسەر هەموو خەڵکی عێراقدا بە گوێرەی ژمارەی دانیشتوان و پارێزگا هەرێمەکان دابش بکرێت. هەروە ئەگەر هەرێمێکە پارێزگایەکیش کە بەوەی ڕابردووە دواکەوت بێ ئەوە هەند پشتێک لەو پارەی بۆ تەرخان دەکرێت بۆی کەوا لەگەڵ پارێزگاکانی تر هاوسەنگ بێتەوە. ئەوە بڕگەیەکەمە. بڕگەی دووەمی مادەی 112 دەڵێ کە حکوومەتی فیدرالی لەگەڵ هەرێم ئەو پارێزگای نەوتیانەیە بەیەکەوە پلانی استراتیژی بۆ پێشکەوتنی کەرتی نەوت لە عێراقدانن بە مەرجێکەوە تازە تکنۆلۆژیا بەکاربێن و زۆرترین سوودیشی بۆ خەڵکی عێراق
هەبێ لێرە لە مادەی بەرگەی یەکەم لە مادەی 112 دەڵێ ئەوە بە یاسا دەردەچێت مەبەستی یاسای نەوت و غازە بەڵام بەداخەوە تا ئێستا لە عێراق یاسای نەوت و غاز دەرنەچوە هەچەندە لە ساڵی 2007 حکوومەتی فیدراالی بەغدا و لەگەڵ حکوومەتی هەرێم گەیشتنە ڕژنووسێک کە پێ دەڵێن ڕژنووس شوباتی ساڵی 2007 لەوێ لە ئەنجومەنی وەزیرانیش ینی پەسەندکرا بەڵام حکوومەتی عێراق ناردی بۆ ئەنجومەنی شورای دەوڵەت لە ئەنجومەنی شوراییشی ئەیشی ئەنجومەنی شورانیەکەوە دەستکاری بڕێکە بەڵام ڕەکانی وا دەستکاری کرد کا دەسەڵاتەکانی هەرێم کەم بکرێتەوە و هەروە هەندێک شتیکەشی تێدا بوو لەبەرەوە یاساکە ئەو یاسایە لە پەرلەمان نەخرا خوێندنەوە یان بڵین پرۆسی دەرکردن دکتۆر تا چەند ئەگەر ئاگاداری و یاسایە بی ئەو یاسایە ئەگەر دەربکرایە و تاوەکو ئێستا ئیشی پێ بکرایە ئەم گرفتانە سەریان هەڵەدا؟ خۆی یەک شتەیە لە ساڵی 2023 عێراق بۆتە وڵاتێکی فیدراالی پێش ساڵی 2023 عێراق دەوڵەتێکی مرکزی دەوڵەتێکی ناوەندی بووە لە دەوڵەتی ناوەندیش هەموو دەسەڵاتەکان بەدەست ناوەندە هەروە بەنەوت و غازیشەوە بەڵام لە ساڵی 2023ەوە کە بڵێن عێراق بۆتە دەوڵەتێکی فیدراالی یعنی فەلسفەی فیدراالی ئەوەیە کە دەسەڵاتەکان لە ناوەند کەمکەنەوە و بیدەن بە ئەتراف بیدەن بارێم و پارێزگاکان بە دەسەڵاتی یاسادانان بێ دەسەڵاتی جێبەجێکردن بێ دادوەری بێ بەڵام هەروە بە دەسەڵاتەکانی نەوت و گازەوە بەڵام کە تەماشاکەین ینی لە عێراقدا ینی بۆ ئەو یاسا دەرنەچوو چکە ناوەندیش نێ دەویستکەوە بڵێن هەرێمەکان دەسەڵاتی نەوت و غازیان زۆر یەکشت هەیە لێرە مادەی سەودەی دەستوری عێراقی باسی دەسەڵاتە تایبەتیمەندەکانی حکوومەتی فیدراال دەکات لەوێدا لە مادەی سەودا باسی نەوت و غاز نهاتوە هەروەها مادەی 14 هی دەستوری عێراقی باسی دەسەڵاتە هاوبەشەکانە لە بینی حکوومەتی بڵێن هەرێم و پارێزگاکان و حکوومەتی فیدراالیدا لەوێشدا باسی نەوت و غاز نەکراوە تەنها لە مادەی 111 باسم کرد کە دەڵێن نەوت و غاز مڵکی هەموو گەلی عێراق بەم وەرێ و پارێزگاکانەوە مەبەستی لەوەشە مڵکی حکوومەت نییە هی خەڵکەکەیە ینی حکوومەت دەبێت پرس بە پەرلەمایە بە خەڵکە کە بێت و یاسا گەشتێک دەربارەی دانێتەوە هەروە مادەی 112 کە دەڵێ حکوومەتی فیدراالی بەیەکەوە لەگەڵ هەرێم و ئەو پارێزگانەی کە ناوتیانەیە و لەو چێلگانەی کە ئێستا بەرەم دێنێ بەڕێوە دەبن کە دڵی یارووا بێتی لێرە دەسەڵاتەکە بەشە هەروە بڕگەی باش کە دەڵێ حکوومەتی فیدراال لەگەڵ ئەوەرێم و پارێزگانی کەێتە بەیەکەوە پلاندادێنن وابێ لێرە دەسەڵاتەکە چیە دەسەڵاتەکە هاو بەشە هەروە لە مادەی 112 لە بەرگەی یەکەمدا ئەڵێ چێلگەکانی ئێستا چێلگەی ئێستا یعنی ئەو وەختەیە کە دەستورەکەی پێنووسراوەتەوە بووە ئەویش 15 ساڵی 2005 وابێ لە 15 ساڵی 2005 بەولاوە ئەو چێلگانەی هەیە پێ دەڵێن چێلگەی ئایندە مادەی 150 لە دەستوری عێراقی باسی ئەوە دەکات دەڵێ ئەوەی لە دەسەڵاتی تایبەتی حکوومەتی فیدراالی باز نەکرابێ ئەوە دەبێتە دەسەڵاتی هەرێم و پارێزگاکان ئەگەر لەسەر دەسەڵاتی چاو بەشیش لە بینی فیدراالی و پارێزگا هەرێمەکاندا ناکۆچیە بوو ئەوە ئەو لەوێت بۆ چیە بۆ هەرێم و پارێزگاکانە وابێ لێرەدا لەبەرەوەیکەوە لە مادەی 110 لە دەسەڵاتە تایبەتیەکانی ئەوەی تایبەتە بە حکوومەتی نەوت و غاز باز نەکراوە وابێت بۆ چی دەگەڕێتەوە بۆ هەرێم و پارێزگاکان بە کوردەکەی لێرە ئەوەیە کە ئەگە حکوومەتی فیدراالی هەر یاسایەکدانێ دەبێ ڕای یان پرسی هەرێم و ئەو پارێزگانەی کە نەوتیانەیە ئەبێ پرس بۆوانش بکرێت هەتا ئەو ساڵانی لە ساڵی 2000 خولی یەکەمی پەرلەمان و خولی دووەمی پەرلەمان کە بەندە لێ بوو بە زۆری ئەنجومەنی پارێزگاکان ینی سکاڵیان لە حکوومەتی عێراقیان گلیان لە حکوومەتی عێراقەوە بوو کە وەزارەتی نەوتی عێراقی هەڵدەستێکە هەندێک گرێبەست کات پرس بە ئەنجومەنی پارێزگاکان ناکە یا ئەنجومەنی پارێزگاکان ئاگیان لێ نییە بەڵام لێرە لە ساڵی 2007 وتمان یاسای نەوت و غازی عێراق دەرنەچوو دوای یاسای چات دوای یاسای چکات لە ساڵی 2011 بوو یاسای چکە بوو کە لیژنەی نەوت و وزەی پەرلەمانی عێراق یاساکان ئامادە کردو هەتا نوێنەری شیعەکانیش هەموو لەوێ ڕازی بوون بەوە خوێنمانەوە گەیشتنە نیوەی یاساکە و ئەوە بوو بڵێن لایانی شیعی بە و یاسا ڕازی نەبوون و وتیان مۆڵەتمان دێنێ دوای 2 هەفتە یاسایەکێنێناوە هەروەکو یاسایەکەی یەکەمیان وا بوو کە بڵێن دەسەڵاتەکانی زۆربەی نەوت و غازی لە حکوومەتی فیدراالیدا کۆکردبووە زۆر باش جا لێرەوە ئەو شتێکەشەیە پێم خۆشە بیڵێم وابێ لێرە
مەسلەی نەوت و غازیش دەبێ حکومەتی هەرێمی دەسەڵاتیە بێت نابێ وەکو ساڵی 2023 بەڵام دەبێت چی بێ لێرەدا دەبێ حکومەتی هەرێمیش شەفا بێ و کاروباری نەوت چ نەوت دەرهێنان بێ چ گرێ بەس بێ چ گواستنەوەی بێ چ فرۆشتنەکەی بێ دەبێ هەموو ئەوانەی بە شەفاف بێ و حکومەتی ناوەندیش یا فیدراڵی ئاگای لێ بێت و هەروە دەبێ هەرێمیش ئاگای لێ حکومەتی فیدراڵی. دکتۆر ینی بەم دۆخی کە ئەم ئابووریە سەربەخۆی ڕاگەیەنرا و لێکەوتەکەیمان بینی ینی بەدەست حکوومەتی عێراقەوە بێ باشتریان ئاوا بەدەست هەرێمەوە بێ و بەم شێوازە مامەڵی لەگەڵا بکرێت. من پێم وایە وەکو دەسەڵاتی نەوتی هاو بەشە دەتوانین بڵین کوردستان دەسەڵاتی نەوتەکە بەڕێوەبەرێ بەڵام بەدەستی حیزبی چاوچنۆک و گەندەڵەوە نەبێت شەفا بێ یعنی خەڵکانی پسپۆری خەڵکانی کادری دڵسۆسەیە پسپۆڕای نەوتەیە یعنی بە کوردیەکەی ئێستا زەرانەکەی زۆرترە لە قازان ئەوانەی کە کەرتی نەوت دەبێ ئینسانی پسپۆر و دڵسۆز و ئەو نیشتیمانێکی دڵسۆز بۆ خاک و وڵاتە ئێستا وانی بەداخەوە ئێستا وانە کە تەماشاکەین بڵین پارەی نەوتەکە یانی ئەو نەوتی کە دەفرۆشێ ئێستا کەس نازانێ چەند نەوت دەدێ چەند دەفرۆشتێ لە ناوخۆ چ دەفرۆشتێ چەندە درێ بە و پاڵەوگانێکەوە لە کوردستانەیە ئەوانە هیچی دیار نییە بەڵام بڵین هەندێک شتەیە بڵین هەندێک شتی حکومت بڵاو دەبێتەوە پێم وایە زۆر کەس باوەڕی بە و داتاوشتانە نییە چکە ئەو داتانە ڕازنین ئێستا بڵین عێراق لە ساڵی 2010 هەوڵی داوە ببێتە ئەندام لە ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی بۆ دەرهێنانی نەوت هەتا لە ساڵی 2012 بوو یان 11 بوو فەسڵێکیان لەو راپۆرتە بۆ هەرێمی کوردستاندانا بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان چوو بۆ لە باتەوەی داهاتی نەوت و چەندی دەرهێناوە چەندی فرۆشتە و چی لێ کردووە هەر باسی یاسا نەوتوازی تێدا کرد بوو یعنی لێرەدا کوردستانی ژێنی حەقا لەو منەظەمەیەکە منەظەمەیەکی عالەمیە تەبەن ئەو منەظەمە چ دەکات ئیشەکەی چ یەکەم لە عێراق دەپرسێ بڵێن بۆ ساڵی 2010 ئەڵێ چەند نەوت نردووە پارەکەی چەند بووە بە چەند کۆمپانیات فرۆشتووە دوای ئەو منەظەمەیە لە کۆمپانیەکانیش دەپرسێتەوە ئەو تەڕەفی سێم کۆمپانیاکی نێودەوڵەتی وەکو پرایز وۆتەر ئەو چ دەکات ئەو دێ تەدقیقی هەردوو ڕقەمەکان دەکاتەوە ئەمجا ئەو منەظەمەیە ئەو راپۆرتە بڵاو دەکاتەوە و دەڵێ ئەکەوە عێراق لە کارتی لە بڵین لە پرۆسی دەرهێنای نەوتدا شەفا بۆ ئەوەندەی دەرهێناوە لەو ساڵە و بۆ ئەوەندەشی فرۆش بە ئەوەنێ حکوومەت هەرێمی کوردستان عەقدی لەگەڵ دیلۆیت کردووە تۆ قسە لەسەر ئەو کۆمپانیای چییە؟ وەڵی من پێم وایە خۆی ئەو کۆمپانیایە کە حقیقەتت دەبێت بۆ خۆی بچێتە کێڵگەکان دەبێت بۆ خۆی بزانێ لەوێ چەند نەوت دەردێت و ئاگای لێبێت و یان بەچێ دەفرۆشێ من پێم وایە حکوومەتی هەرێم راپۆرتەکاندا بەو داتاکاندا بەو کۆمپانیا ئەویش شتەکان ڕێک دەخاتەوە ئەجینا من پێم وانێ ینی لە کوردستان کێشەی لە کوردستان چییە بۆ حکوومەتی عێراقیش وایە لەبەرەوەیکەوە شەفافیت ینی لە کەرتی نەوتدانێ گەندەڵی هەیە بە زۆری پارەکە لە باتی بۆ خەڵکی کوردستان بێت پارەکە لە گیرفانی هەندێک بەرپرس و بۆ حیزبەکانە ئەوانش ئەو حیزبانش یا بۆ کردنی دەنگ و یان بۆ پەرە پێدانی حیزبەکانیان بەکاریان دێنن. کاک دکتۆر ئەسا قسێکی تر لە ناوە ئەویشەوەی کە لەبەر ئەم ناشەفافیەتەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەداخەوە ینی حکوومەتەکەش بەدەست چەند حیزبێکەوە و داهاتەکەش ناشەفافانە چەند حیزبێک مامەڵی لەگەڵاکرێ کسەکە ئەوەیە کە لەبەر ئەو ناشەفافیەتەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی دەکات پارێزگاکان مامەڵە لەگەڵ حکوومەتی فیدراڵیدا بکەن تا چەند ئەمە سوودی دەبێت بۆ هەرێمی کوردستان من پێم وایە پارێزگاکان لەگەڵ حکوومەتی فیدراڵی تەعامولکەن زەرەدا چکە هەرێم نامێنێت تۆ لە دەستوری عێراقیدا لە مادەی 1970 کە لەوێ دانی بە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدرالی داناوە تۆ ئەگە بێت و حکوومەتی عێراقی لە ڕێگای هەرێمەوە دەسەڵاتدارێنە بێت چونکە لە دەستوری عێراقدا ئەڵێ هەرێم دەستوری خۆی دەبێت دەسەڵاتی بڵین تەنفیزی جێبەجێکردن دەبێت دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی یاسادانە هەتۆ هەموو تەیە یعنی کە تۆ خۆت بکەوە ئایدی بەغدا یعنی تۆ هەرێم من نامێنێت کە بەغدا هەتا لە بودجەی پاریش بوو وازانم لە جیاتی بنووسن هەرێم باسی پارێزگاکانیان کردبوو تۆ هەرێمێک تێ پارێزگاکانی باکووری عێراقیش بێگومان من پێم وایە زۆر لە عەرەبەکانیش ئێستا هەر ئیمانیان ئەوان بە وحدەی عێراقە کە دەڵێم وحدەی عێراق یعنی ئیمانیان بە فیدراڵی دەستوری عێراق نییە ینی زۆریان ئێستا ئەگەر هات با بڵێن سونەکان
یا بڵێن ئەقلیمی بەسرا هەرێمی بەسرا ئەگەر سونەکان هەرێمێکیان دروستکرد بە من پێم وایە زیاتر فیدراڵەکە دەچەسپا ئێستا داهاتوانانی بڵێن لە مووسڵ و لە تکریت و لە ئەنبار بەو سیانە بڵێن ئەوەیان دروستکرد بە هەرێمێکیان دروستکرد بە هەرێمی سونەکان من پێم وایە ئەوانش دیفاعیان لە دەسەڵاتەکانی خۆیان دەکرد زیاتر دەسەڵاتەکانی حکوومەتی فیدراڵی بڵاو دەبوونەوە بەسەر ئەطرافدا هەروە لە دەستوری عراقیشدا ینی دروستکردنی هەرێم بەو ئاڵۆزە نییە بەڵام جاری وا بڵێن دەوڵەتانی ئەقلیمیش یان دەوڵەتانی دەوروبەریش ینی دەستوەردن ئەوە لە دەستوری عراقی لە چۆن هاتووە هەڵایگە بێت یەک لە سەرسی ئەنجومەنیەر پارێزگایەک یەک پارێزگا یان زیاتر یان یەک لە سەردەی دانیشتوان ئەوەی دەنگدەرە ئێوە پارێزگایە ئیمزا کۆکەنەوە داواکەن بڵین پارێزگاکان ببێ بە هەرێمیا چەند پارێزگایەک لێرە ڕێزوزراییدا بە کۆمیسیۆنی باڵا هەڵبژاردنەکان کۆمیسیۆنی باڵا هەڵبژاردنەکان دێ ڕاپرسی دەکات ئەگەر نیوەزایدێکی ئەوانەیە دەنجیان داوە پێی ڕازی بوون دەنجیاندا بە بەڵێ ئەوە دەتوان هەرێمەکە دروستکەن ینی هەرێم دروستکردن بە گوێرەی دەستوری عێراقی ینی زۆر زۆر پرۆسەیەکی ئاسانە بەڵام کە تەماشاکەین بڵین سیاستە دەخۆین لایانی سیاسی یا بڵێن لاوانی شیعەکانیش پێیان خۆش نەبێ بڵین کە هەرێمێکی سونە دروست بێت پێشک زۆر باشە ئێستا ئەم کێشە سیاسی کە لە نێوان هەرێم و بەغدا دروست بووە بێگومان ترس و دڵەڕاوکێکی زۆری لای فەرمانبەرانیش دروست کردووە کە چەند وەختە هەرێمی کوردستان بە سیستمی پاشەکەوت موچەکەیان خوراوە و براوە کەس نازانە پاشەکەوتیش ئەگەر کرابێ قسەکە ئەمەیە بۆچیە بێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەم باجە بدەن کە هیچ قازانجێک لەم کێشمە سیاسی نێوان هەرێم و بەغدا نییە ئەبێ فەرمانبەران چی بکەن لەم نێوەندەیە خۆی زۆربەی لایەنەکان کەت بێزگە لەوانەی لە حکومدان باسی ئەوە دەکەنکەوە کەرتی نەوت بکرێ بە کەرتی نیشتیمانی ینی بە نیشتیمانی بکرێ و لە کەرتی بە حیزبوون ڕزگاری بێ کە بکرێتە کەرتی نیشتیمانی یعنی دامەزراوەکانی حکوومەتی هەرێم نەک حیزب ئەوان بەسەر نەودرا دەگەن و ئەو وەختە هەموو شتەکانی دیارماکرێت هەرێمی کوردستان من هیوادارم کە بڵێن یەک شتەیە ئەڵێ ئەوەی ڕابردوو نەخوێنێتەوە هەر شعبێگە هەر لایەنێک ڕابردوو نەخوێنێتەوە ئەوە هەڵەکانی ڕابردوو جارێک کە دووبارە دەکاتەوە لێرەش هیوادارم یانی ئەو بڵێن 27 ساڵە ئەو دوو حیزبە یانێکی کەس لە حکومدا بوون و بڵێن 27 ساڵە بڵێن گەندەڵی کراوە ناشەفافیە هیوادارم بڵێن لەو کابینەی کە دروست دەبێ بتوانێنی ئینسانە بێ گەشتبینیش بێ بتوان وردە وردە هەنگاونێن من پێم وایە گۆڕانکاریەکانیش وەکو بڵێن بزوتەوەی گۆڕانیش کە داوا دەکا یەکەم دروستمی بزوتنەوەی گۆڕان ئەوەیە کەوا چاکسازی بکرێ دادی کۆمەڵایەتی بێ شەفافێتە بێ بڵێن کەرتی نەوت بە نیشتیمانی بکرێ یا بڵێن دانوستان لەگەڵ بەغدا وای لێ بکرێ کە بڵێن بە نیشتیمانی بکرێ نەک بڵێن دوو حیزب چەند بە لە ژێر بەژێر بیکەن و بۆ بەرژەوەندی حیزبەکانان من پێم وایە ئەگەر وردە وردە لەو کابینەیە کە دروست دەبێ بڵێن هەر ساڵی لە سادا لە سەدا حەوت ینی بۆ 4 ساڵە لە سەداسیش ینی ئەوە بکرێن چاکسازی بکرێ دەتوانانی وردە وردە هەنگاوی کە چۆن دەڵێ ڕێگای 1000 میل بە هەنگاوێک دەست پێ دەکات من پێم وایەنی کە لەو کابینەی تازەژەکە بێت و حیزبەکان ئەوانەی کە دەسەڵاتی بە خۆیاندا بستنەوە وردە وردە دەستکەن بە چاکسازی بۆ چونکە من پێم وایە لەو دووە ئەوە ناڕوا بڵێن ئەو ناشەفافی و ئەو پارە خواردنی نەوت و ئەوانە ئەو گەندەڵی هەبێت لەوانەیە جەماوەریش لیان قبوڵ نەکات زۆر باش شتێکمان لە یاد نەچێت ئێمە لە ماوەکانی ڕابردوودا پارساڵ بوو بە هەڵەدا نەچوو بووم وەزیری سامانە سروشتەکان لە پرێسکۆنفرانسێکا وتی ئەگەر نرخی بەرمیلێک نەوت بگاتە سەر و $100 بگاتەوە $100 ینی کێشەی بودجە و موچە هەر چارەسەر نابێت یعنی ئەم قسە خوێندنەوەی دیوی دووەمی هەیە بۆچی وەزیرێک کە هەموو داهاتی نەوت ئەچێتەوە ژێردەستی و ئەمەزانە عەقدەکان لەکوێوە کراون ئەم قسەیە بێهۆ ناکات بەڕێزت وەکو پەرلەمانتارێ وەکو لە ناو لیژنەی نەوت و غازا بوویت ینی ئەبێ هەرێمی کوردستان چی کرد بێت ئەگەر بڕی نەوت بگاتە ئەو ئاسە نەتوانێت کێشەکە چارەسەر بکات بە چ جۆرێک ئەو بەڕێزت دەڵێ ئەبێ گەشتبین بین خۆی بەڕێز دکتۆر ئاشتۆرامی کە ئەو قسەی کردووە دیارە پارەی نەوت هەموو ناتەوە خزیێنەی حکوومەت ینی پارەی نەوت بۆ خەڵکی کوردستان سەرۆ ناکرێ بەڵکو هێندێک پارەکە بۆ حیزبەکان لادرێ ئەوەیە مەسەلەکە ئەجینا بە شتێک کەشەیە باسی موچەی فەرمانبەران کرد بەڵێ لە بودجەی ئەو ساڵی 2019 ژمارەی فەرمانبەرانی کوردستان لە بودجەی عێراقدا
683,021 کەسە. بەڵام لە کوردستان چەنە؟ ملیۆنێک و تقریبان 259,000 تقریبان دەکاتەن 2 ئەوەندە. یعنی خۆ بەغدار عینی مەعاش دەنێرێ، هەر عینی پارە دەنێرێ، وابێ لێرەینی چەند بێت تەقسیم دوو بکرێ بۆ مۆزەفەکان. لێرە کێشەکە لەوەدایەخو لە هەموو عالەمیشدا لە هەموو شوێنێکدا کە بڵێن حکومەتە بێت، یعنی ڕێژەیەکی ژمارەی دانیشتوان موچەخۆرن. هەیە لە کەرتی تایبەتە لە هەموو وڵاتێک وایە، یعنی ئێستا بڵێن لە حکومەت لێرەدا ئێستا بڵێن داری وا بڵێن مزگەوتی 15 مزۆری هەیە، لەوانەیە بە 2 مزۆر بەڕێوە بچێت. مەکتەبی وادە فەڕاشەیە 15 فەڕاشەیە، لەوانەیە بە 4 فەڕاش بەڕێوە بچێت. یان مەکتەبی واسی مامۆستایە بەخۆ لەوانەیە بە 15 مامۆستا بەڕێوە بچێت. لێرە مەسەلەکەوەیە بۆچی وای لاتۆ چکە بڵێن حیزبەکان وەختی ئینتیخاباتیان کردووە وعدیان بە خەڵک داوە تەعینیکەن، دووە تەعینیشیان کردووە و ئێستاش ئەو یعنی تەزەخومە ئەو هەڵاوساویە لە بڵێن لە ژمارەی مۆزەفین دروست بووە. بەڵام من پێم وایە ینی بۆ باشترین چارەسەری ئێستاوەکو بڵێن عادل عەبدولمادی پیاوێکی میانڕەوە ئێستا ئەو تقریبان ئەو ساڵ ئەوەی داوە ینی چانسێکی ترفەتێکی داوە بە حکوومەت هێرێمی کوردستان کە 250,000 بەرمیل نەوت تەسلیمکەن. من پێم وایە ئەگە تەسلیمیکەن ئەو وەختی هەم موچەخۆرانی کوردستانیش لە موچەکانیان دڵنیا دەبنەوە. من حساباتێکم کردووە دکتۆر بەر لەوێ بچیتە لای حساباتەکەت، من پرسیارم لە خودی پابەندبوونی ئەو بەرگەوە هەیە، ئەمەوێت پرسیاری لێکەم لەبارەی ئەوەی بۆچی حکوومەت هێرێمی کوردستان پابەند نابێ بەم بەرگەوە کابێ ڕۆژانە 250,000 بەرمیلدا. بەڵام بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە دەچینە لای ناوبڕێک بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک. تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. حەزەکەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە؟ ئاسانە، بەکڕینی کارتێکی 20,000 دیناری لە چاڤیلان ناوت دەچێتە تیرۆپشکی دەرچوونی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای 2019 0 کیلۆمەتر. ئاگادار بن، ئەو 20,000 دینارەتان نافەوتێت، چونکە ئێوە دەتوانن هەر کاتێک پێتان خۆش بێت بای ئەو 20,000 دینارە هەر یاری و چالاکیەکی چاڤیلانتان ئارەزوو لێبێت بەکاری بهێنن بۆ خۆتان یاخود بۆ منداڵەکانتان بە یەک جار سەردانکردنی چاڤیلان. یەک جار سەردانی چاڤیلان بکە و کارتێک کڕە، ئەوە ناوت دەچێتە تیرۆپشکەکە بۆ ئەوەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. ڕۆژی تیرۆپشک دەتوانیت خۆت ئامادە بیت یاخود ڕاستەوخۆ لە میدیاکانەوە بینەری بیت کاتێک ژمارەی کارتی دەرچوو هەڵدەبژێردرێت. هەر ئێستا وەرە و لە 15 تا 15 ماوەی یەک مانگت هەیە بۆ ئەوەی سەردانی چاڤیلاندەکەی سلێمانی بکەیت و چانست هەبێت بۆ وەرگرتنی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای مۆدێل 2019. هەر ئێستا سەردانی چاڤیلان بکە لە شاری سلێمانی، هەم کاتێکی خۆش لە هەوایەکی سروشتی و فێنک بەسەر بەرە و هەمیش ناوی خۆت خەرە تیرۆپشکەکە تا ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. چاڤیلان گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە.
100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لە بەبینەرانی عزیز. کاک دکتۆر پرسیاری ئەوم کرد کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی ئەو بڕکە یاسایە کە دەبێت ڕۆژانە 250,000 بەرمیل ڕەوانەی بداتە شەریکەی سۆمە. بۆچی تاوکو ئێستا پابەند نەبووە؟ هۆکارەکە سیاسیە پابەند نەبووە یاخود نەخێر خۆی گرفتی هەیە لەگەڵ کۆمپانیەکانی بەرهەمێنانینەوە لە هەرێم؟ خۆ یەکەم من وەکو باسم کردیانی ئێمە لە کوردستانی نەبێ کوردستانیش دەسەڵاتی لە نەوت و غاسە بێ، بەڵام چ بێ بەڵام شەفا بێ کە ئێستا چەند ساڵە تەسلیمی ناکات. تەبعاً لەوانەکە تەسلیمیکە خەڵک قازانج دەکات بەڵام حیزب زەرەر دەکات لەبەر ئەو شتەیە من پێم وایە تەسلیمی ناکات. بێجگە لەوەش خۆ ناڵە هەچی نەوتێ ئێستا دکتۆر خەڵک کراوەتە قوربانی حیزبەکان. بەرژەوەندی حیزب ئێستا بۆتە لەسەر و بەرژەوەندی خەڵکەوەیە، بۆیە ئەو خەڵکە وای لێ هاتووە. خۆ ئێستا لە کوردستان وازام لەسەر و 500 من 400,000 حساب کردوتم بە زیاتریش بەرهەمدە لە کوردستان، بەڵام بەداخەوە وتم شەفاف نییە، بەرهەمەکەی دیار نییە. ئەو 250,000 ئەگەر حکوومەتی هەرێم بیفرۆشێ دەبم بڵێن بە مەسرەفی کۆمپانیا و ئەو شتانێکە هەیە با بڵێن نەوتی کوردستان بە $40 بفرۆشێ. ئێستا کە نەوتی عێراق لە بازاری جیهانی بە $64.45 کە حسابی کەین 250,000 زەربی $40 دەکات 10 ملیۆن. ئەو 10 ملیۆنە زەربی 30 ڕۆژێکەکە 300 ملیۆن. ئەو 300 ملیۆنە بیکە بە دیناری عێراقی بڵێن بە 1200 دەکات چەند؟ دەکاتە 360 ملیار دیناری عێراقی ملیار. بەڵام ئەگەر حکوومەتی عێراق ینی تەسلیمی عێراقیکەین بەڵێ نا ئەوەی ئەوە بوو ئێستا بڵێن حکوومەتی هەرێمە باش، بەڵام ئەگە ئەو 250,000 تەسلیمی حکوومەتی عێراق بکرێ حکوومەتی عێراق بفرۆشێ تەمەن بە $200 کەمترە بڵێن بە $6 حساب بکەین باویش $4-5 خاطر بگرین. لێرە ئەو 250,000 زەربی 60 کە ڕۆژانە کاتە 15 ملیۆن. ئەو 15 ملیۆنە زەربی 30 ڕۆژکە ئەکاتە $450 ملیۆن. ئەو 450 ملیۆن زەربی 1200 کە چکە بڵێن دۆلارێک 1200 دینارە تقریبا دەکاتە 540 ملیار دینار. فەرقی ئەو دوانە یعنی کە حکوومەت بیفرۆشێ 540 ملیارە، ئەگە حکوومەت ئێرە بیفرۆشێ 360 ملیارە لێکیان دەرکە ئاوازەکەی 180 ملیار دۆلارە. لێرە یەک شتی کەشەیە کە حکوومەتی عێراق بڵێن کە حکوومەتی هەرێم نەوتەکەی تەسلیم کاتەوە دەبێت ڕێکەوتنێک لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمدا بێت کە بڵێن حکوومەتی عێراقیش پارەی کۆمپانیا نەوتەکان بداتەوە، یعنی کرێ ئەو نەوتی کە دەرێنراوە. ئێستا لە بودجێ عێراقدا وازان لە بودجێ عێراقیشدا دیاری کراوە بڵێن ئەو نەوتەی کە لە کوردستان دەردێنرێ ئەنجومەنی وەزیران پارەکەیدا، بەڵام ئەوەی وەزارەتی نەوتی عێراق بودجەکە بۆ وەزارەتی نەوتی عێراق. بەڵام کاک دکتۆرم ئەم ئەحسایی بەڕێزت باس کرد، ینی بێشک ئەوانیش ئەم حسابە لەوێ بزان حکوومەتی هەرێمی کوردستان نایزانن؟ ئەی قابل لەگە نێزان بۆ بەڵام بۆچی ئەمە ناکەن کە 180 ملیار ینی بۆچی ئەمە تەسلیمی سۆمۆ ناکەن؟ من پێم وایە بەرژەوەندی و چاوچنۆکی بۆتە هۆیەکەوە بڵێن تەسلیمی ناکەن ئەجی ناکە تەسلیمیکەن. شتێکی کەشەیە ئێستا کە تەماشاکەین بەهۆی نەوتەوە تورکیاش دەوێت فشاری کارتی نەوت دژی هەرێم بەکاربێنێ. ئێستا بڵێن حکوومەتی هەرێم هەر هەڵسوکەوتێکی نەرێنی بەرامبەر تورکیا بکە یەکسەر نەوتەکەی کوردستان ڕادەگرێت. ئەو وەختی کە لە عێراقەوە بچێ تورکیا ئەو فشارە ناتوانێت بیخاتە سەر هەرێمی کوردستانەوە. لێرە لە حاڵەتەشدا ئەم بێجگە لەوەش ئەگە بێت و حکوومەتی هەرێم لە کارتی نەوت و غازدا شەفاف بێت ئەو وەختە حکوومەتی هەرێم لەیان حکوومەتی بەغداوە مووقفی ینی هەڵوێستی بەهێزتر دەبێت لە چاوجاران و لەوانەیە لە بەغدا زیاتر قسەی بڕوا و هەروە لەوانەشە بڵین ئەگە بگەنە ڕێکەوتنێکیان بوزیە ئەم ساڵ جێبەجێکەن لەوانەیە بڵین ئەم ساڵ یا ساڵدا تو یاسای نەوتی گاز دەرچێ بە شێوەیەکی واش دەرچێ بڵین
ینی هەیەمیش دەسەڵاتی بێ لە بەڕێوەبردنکردی نەوت لە عێراقدا یعنی ئێمە لەگەڵەوەی بڵێن عێراق چەتی شتیوە نەوت ینی کارەسەیەکە ئەوەی نەوتی بەدەست بێ دەسەڵاتی بەدەستە ئەوەی دەسەڵاتی بەدەست بێ تووشی گەندەڵی دەبێت جا لێرە یعنی ئەگە بێت و بەغداش چەند ساڵە بڵین لە لەوەتی عێراق لە ساڵی 1920 کە عێراق دروست بووە تا ئێستا بڵین تا تقریبا 100 ساڵ چەند دەکات 90 ساڵە هەموو نەوتی کوردستان و بڵین کەرکووکیشان نەوتەکەیان بردووە عفوا کاک دکتۆر ئەمەوێت بپرسم کە ئەو نوێنەرانەی بە ناوی حکوومەت هێرێمی کوردستانەوە چوون قسەکە لێرەوەیە زۆرتر نوێنەری حیزبی بوون مامەڵەکان مامەڵەی حیزبی بوون ڕێکەوتنەکان ڕێکەوتنی حیزبی بوون تەنانەت بەڕێزیشت پەرلەمانتار بووی لە پەرلەمانی عێراق ینی پەرلەمانتارانی ئێستاش و خولەکانی پێشوشەم گلەییان هەیە کە ئاگان لە هیچ یەکێک لە ئیتیفاقیەکان لە ڕێکەوتنەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی نییە ئەگەر ینی قسەی ئەمانی ژوەر بگیرە لە ڕێکەوتنەکانە بە کۆی گشتی ڕێکەوتنێکی نیشتیمانی بکرایە سە هەرێمی کوردستان لە دۆخێکی ترابوو قسەکە لێرەوە دەست پێیەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نێتی چاکسازی و باشی و گوزەرانی هاوڵاتیەکانی هەیە ئەبێ هەنگاوەکانی لە چۆ دەست پێ بکە و بۆ شوێی بەرێت من پێم وایە دوایەوەی کابینەی نۆ دروست بوو ئەبێ بڵین وەفدێک وەفدێکی حکومی ڕسمی نەگوەگفتی حیزمی ئەو بچێ لەسەر ئاستی هەرێم لەگەڵ بەغدان دانوستان کات و بتوانێت دەسەڵاتیش بێکەوە ئەو شتێکەوە لەسەری ڕێک دەکەون جێبەجێ بکەن من پێم وایە بۆیە دەڵێن کەرتی نەوتی بە نیشتیمانی بکرێ یعنی هەموو خەڵکی کوردستان ئەو نەوتوشتا بە مەڵکی خەڵکی کوردستان بزانن نەک بە مەڵکی حیزبی زۆر باشە بینە سەر زۆر کات نەوت و غاز باسەکەین ئێستا ساڵانە ئێمە بەداخەوەی بیسین کە حکوومەت هێرێمی کوردستان ئەوە نازانین داناغاز سکاڵاک تۆمارەکە و حکوومەت هێرێمی کوردستانیش بە چەندین ملیۆن دۆلار لەو سەرەوە بە زەرەر لی دەرەچێت بۆچی داناغاز هەمیشە براوا بێن لەم کەیسانەدا بۆچی حکوومەت هێرێمی کوردستان ئەم غازە باشە هەیە نایکاتە کەرەستەیەک بۆ بەرەو پێشبردننی وڵاتەکەی بۆچی نازانم ئەم کۆمپانیای بۆچی هەمیشە سکاڵاکان کە تۆماری شەکرێن پارێکی زۆر لە حکوومەت هێرێمی کوردستان ئەسەنێت خۆی گرێبەستەیە لە نێوان داناغاز و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت هەرز لایەنێک لە گرێبەستەکە لا بدات ئەوە بڵین محکمەی لەندەنەیە تیجاری لێوێ محکمە دەکرێت وڵاتانی کەشەیە ئەو محکمەیە دەکرێت لێرە وەختی خۆی کە داناغاز بڵین ئەو گرێبەستی داناغاز لەگەڵ حکوومەت هێرێم پێی دەڵێن گرێبەستی خزمەتگوزاری ینی گرێبەستی بەشداری بەرهەم نییە ینی گرێبەستە نەوتەکان گرێبەستی بەشداری بەرهەمن عقودی مشارەکەی ئینتاجن ئەوە ئێرە عقودی خودمەیە لێرە چ بووە لێرە ئەوە ینی بە گوێری ئەو گرێبەستە دەبوو حکوومەتی هەرێم ڕێگای بە داناغازدا بایە کە پەرە بە کێڵگەی کۆرمۆر و چەمسەماڵدا حکوومەتی هەرێم نەیدێشت بۆ نەیدێهێشت لەبەرەوەی کا بڵین ئەو کۆمپانیای داناغازە کۆنسۆرتیۆمێک ینی کۆمەڵنی کۆنسۆرتیۆمێکی کۆنسۆرتیۆم ینی کۆمەڵە شەریکەیەک بەیەکەوە بن ئێتیلافکەن ئەوەی دروست کرد بوو لەبەر ئەوە بۆ حکوومەت هێرم دەیکو لەبەرەوەی کە تۆ ئەوە دروست کردو هێندێک پشەکان فرۆشتەوە بڵین بە کۆمپانیایکی هەنگاری و لەگەڵ کۆمپانیایکی نەمساوی و لەگەڵ وەزام کۆمپانیایکی کەشایی ئیماراتیە ببوونە لەگەڵ ئەلمانی شاردە بلوجی هێندێک پشکی بۆوان فرۆش بووە ئەو دەیکو نابێت پشکت بۆم فرۆش بێتەوە لە بەگوێرەی ئەو گرێبەستەش ئەوە بووکەوە داناغاز داوای دەکرد کە ئەو چێلگانە پەران پێ بدرێ هەتا بەرپرسێکی گەورەم دی لە دووبەی متەمەرێکە بوو لە ساڵی 2013 من بەرپرسێکی گەورەی داناغبۆی باس کردم وتی پێموتون بە بەپرسانی هەرێم ئەگە بێت و چێلگەی کۆرمۆر و چەمسەماڵ پەرە پێ بدەین ئەوە کوردستان غازی زۆر دەبێت کە غازی زۆر بێ بۆ مەحەتەکانی کارەبایە وێزگەکانی کارەبایە کە وابێ کارەباتان زیاتر دەبێت و قازانجی خۆتانە بەڵام بەرپرسانی حکوومەت هێرێم هیچیان ڕازی نینکەوە ئەو چێلگانە پەرەوێ هەچەندکەوا لە گرێبەستەکەش داهاتوە ئەوە بووکەوە داناغاز شکاتی کرد و شکاتەکەی بردەوە تقریبا 2 ملیار دلاری لە حکوومەتی هەرێم زۆر باش کاک دکتۆر ئێمە چی ئیسفادێکمان لە غاز کردووە لەوەتەی ئەو گرێبەستە لەگەڵ داناغاز و بەرهەمێنانی غاز لە هەرێمی کوردستان دەستی پێکرد خۆی بە شێوێکی ئام لە عالم سێ نوع غازەیە یەکەمیان پێی دەڵێن غازی هاوڵ غازی هاوڵ چیە هەر بەرمیلێکنەوە دەربێنی 600 پێسێجا گازی لەگەڵە
ئەوە لە بە بتێەوە نەتەوێت لەگەڵێتی ئێستا کە تەماشاکەین لە بەسرا زۆر غاز دەسووتێ ئاگریان لە کەرکووکیش لێتی دەتوانێت و گازە نێڵی بسووتێ بەکاری بێنی ئەوە نەوەیچانە هەشە غازە بڵێن لە چێلگەی وەکو بڵین چێلگەی کۆرمۆرە چەمچەماڵە منسووریەیە حەقلەکەی لە سیبەیە لە جنوبی عێراقا چێلگەی عکازە کە چێلگەیەکی گەورەیە لە ئەنبارە ئەوانە ئەوە چێلگەن و بەس غازێ دەرێ نەوە غازێکی شەیە ئەوە تەمەن غازی هاوڵە ستا هەفتەیە ئەو غازەی کە ئەو چێلگانە لە سابیستە غازێکمانەی پێ دەڵێن غازی قوبە دۆم غازی پێ دەڵێن ئەویش لە سا دەیە لێرە ینی غاز زۆر پێویستە ئێستا قەتەر چەند ساڵێک پێش ئێستا گرێبەستێکی کردووە لەگەڵ دەوڵەتێکی دەرەوە کە غازەکەی بنێرێ ئێستا بۆ خۆی غاز دێنێت هاوردە دەکاتەوە بۆ یەکەم لێرە غاز بخۆی لە چەند شتێک بکاتوە یەکیان پێی دەڵێن غازی میثان میثان چیە ئەو غازەیە بۆ کارەبە بەکاردێنرێ غازی ستەیە پرۆپانی بیوتان تەیە غازی ماڵان غازی چێژلێنان ئەو غازەیە ئیکەشتێ ینی ینی بڵێن ئەوەشی گەڵە پنتان و یەکسان و ئەوانش لەگەڵە تۆ دەتوانیت غازی ئیسانیشمانەیە ئیسان زۆر غازێکی میمە بە زۆری ئەو مادەی ئیسانە کە لەگەڵ غازەکە ئەویش غازە بۆ سنعاتی پەترۆکیمیایی قرار بوو لە چەمچەماڵ کارگەیەکی گەورەی پیشەسازی پەترۆکیمیایی زۆر گەورە دەست بکرێت بەڵام بەداخەوە تا ئێستا نەکراوە و هەروە لە کوردستانیش من پێم وایە دەبێت یەکەم شت ئەو پیشەسازی پەترۆکیمیایی دروست بێت بۆ وزگەکانی کارەبا بێ بۆ ماڵان بۆ ڕێغاز ڕاکێشرێ ئەو جا ئەو غازی کە ما بڵین حسابی داهاتوش بکرێ بۆ چەند ساڵی کە ینی شارەکان زیاد دەکا و پیشەسازی زیاد دەکا ئەمجا ئەگەر بوو بتوانێت بیفرۆشی نەک لە ئێستا غازەکەش بە بۆڵی بنێری بۆ وڵاتانە بیفرۆشی زۆر باش وەکو کۆتا پرسیارم کاتم زۆر کەمەوە کاک دکتۆر گلەیەکیش لە پەرلەمانی عێراقا کرێت بەڵام پەرلەمانی ببوورە پەرلەمانی کوردستان گلەیەکە لە پەرلەمانی کوردستانە لەوەی کە هیچ فشارێک ناخاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی پەرلەمانی ئێمە وا سستە پەرلەمانی عێراق بە جۆرێک لە جۆرەکان دەوترێت چالاکترن بۆچی لە هەرێمی کوردستان پەرلەمانێکمان هەیە هیچ ڕۆڵێکی نییە لە بەهادەردانی نەوتی هەرێمی کوردستان و ناشەفافێتەکەی پەرلەمانتارانی کوردستان کە تەماشاکەی زۆری هەوڵداوە لە سۆشیال میدیا و لە میدیاکاندا هەمی سەباز دەکەن کە بڵین وەزارەتی سامانە سروشتەکان گویان لێ ناگەریا بڵین ئەو داتانی کە دەربارەی نەوت وەکو باسم کە لە وەزارەتی نەوتی عێراق هەموو مانجێ نسخەیەک ینی کۆپیەک لەو مانگەی کە چەند نەوت بەراماتوە لە باکوور و باشوور و لە ناوەڕاستی عێراق و چەند بە بڵێن بە بەندەری جیهانی تورکیدا ڕۆیوە چەند لە مینای بەسڕا فرۆشراوە چەند تانکەر بە تانکەر دەچێت بۆ ئوردون هەموو یەک بەیەک باسکراوە سعرەکەشی باسکراوە هەروە چەند درراوە بە بڵین بە پاڵەوگەکان هەمووی باز دەکرێت و هەموو مانجێ ئەوە دێ بۆ لیژنەی نەوت و وزەی پەرلەمانی عێراق بەڵام بەداخەوە کە تەماشاکەین ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کابینەکانی ڕابردوو ئەوە بوون کە بڵین لەگەڵ پەرلەمانی کوردستان هاوکار نەبوون لە پەرلەمانی عێراق ئەگەر بێت و بەڵگەی تەواوتە بێ بڵێن وەزیرێکەوە لە ڕێکاری یاسایی لای داوە دەتوانی لێپرسینەوەی لێ بکەیت دەتوانین لێپرسینەوەی کام وەزیر دەتوانین لێ بەڵام بە شەرتێک لێپرسینەوەکە پرسیارەکان ینی ئەو لێپرسینەی وابێ لە بەرژەوەندی خەڵک بێ نەک بڵین مەسلەی حیزبیان تۆڵە سەر نەوەشتی وابێ ئەو توانی وەزیرەکە بانکەی و لێپرسینەوەی لێ بکەی و ئەگە توانی وەزیرەکە پرسیارەکە لە ئێرە ناکرێت بەڵام لەو حکوومەتی پێشدا وەزام سەرۆکی حکوومەت کردووی مەچن بۆ پەرلەمان ئەی چۆن شتی وا دەبێ بڵین وەزیرەکان ئەوە نەکەن بەڵام یەکشی شەیە زۆر جاریش لە پەرلەمان ینی زۆر جاری باشتەکان ببێ دەنگی باشترڕە نەک بیکەی هەڵی علامی ئەوە شێ ینی زۆر جار دەبینین پەرلەمانتارێکی چی نەکردووە پێشەوەی شەکەی دەست پێ بکە لە میدیاکان بڵاوی دەکاتەوە ئەو دەکات لاانی ئەوەش دەوروژێ بەڵام هەر چۆنێک بێت دەبێ پەرلەمانی کوردستان کە باڵاترین دەسەڵاتە لە هەرێمی کوردستان ئەبێ وەزیرەکان پەیوەست پێ و بتوانن بانجیانکەن بڵێن وەزیرەکان بانجیانکەن بزان کاروباری وەزارەتەکان چۆنە یان گەندەڵیە بوو لیان بپرسنەوە ئەوە پێم وایە کاری سەرەکی پەرلەمانێکێک لە ئیشەکانی پەرلەمان ئەوەیە وەکو پەرلەمان بڵێن یاسادانانە هەروە چاودێریکردنی کاری حکوومەتیشە و حکوومەتی پەیوەست بێ بڵێن بە زۆر باشە دکتۆر چەند وتم کۆتا پرسیارە بەڵام ئەمایانەکەمە کۆتا پرسیارە زۆر بە کورتی وەڵام بیتە سواز دەکەم تا چەند وەکو دکتۆر بایزیت ئومێد بەخشی کە کێشەی نەوت و غاز
و کێشەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند لەم خولەی حکوومەتی نوێمی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵ ئەگەنە ڕێکەوتن. یەکەم شت ئیرادەیەکی دەوێت ئیرادەیەکی بەخوات ئیرادەیەکی وا کە تۆ بەرژەوەندی ئەو خەڵکە لە بەرچاو بێ نەک بەرژەوەندی حیزبی لە بەرچاو بێ. هەروەها من پێم وایە ینی شتەکە پڕ بوو ینی چەند ساڵە 27 ساڵە بڵێن ناشەفافیە من پێم وایە بەرپرسەکانی حیزبەکانیش ئەوانەی کەەوە حکومیان بەدەزەوە فکر دەکەنەوە بڵێن تاسەر ئەو شتە ناڕوا و هەروە ئەو ڕۆژ سەرۆکی هەرێم ڕاگەیاندووە دەڵێ کێشەنێکەوە ئێمە 250,000 بەرمیل نەوت تەسلیمی شەریکەی سۆمۆ بکەین دیارە ئەوەژۆکو بڵین نیشانەیەکە بۆەوەی کە بڵین نیازێکە بێ یان نێتێکە بێ بڵین حکوومەتی هەرێمیش بتوانێت لەگەڵ حکوومەتی بەغدا ڕێکەون و خەڵکی کوردستانیش لەو نەهامەتیە ڕزگاریان بێت و بەڵام ئینسان ئەوەیە ئینسان دەبێت هەمیشە گەشتبین بێ چاوی لە داهاتوو بێ. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بایەزید حەسەن ئەندامی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق. زۆر سپاس بۆ ئێوەش سەرچاو بینەرانی ئازیش سپاس تاوکو ئێستا بینەرمان بوون تاڵقەی ئایندە پێتان دەگەمەوە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش دکتۆر گیان عەزیەتم مای زۆر سپاس.